سڵاو بینەرانی ئازیز، ئەم شەو پێنجی سەرماوەز لە تیشک تیڤیەوە ئێوە بینەری پێنجەم بەرنامەی لاوانن. ئەم کاتتان باش خۆشەویستان. 25 نوامبر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنە. هەروەک لا بەرنامەی ڕابردووش ئاماژەمان پێکرد ئەم حوتویە بۆ بۆنەیەوە بەشێکی بەرنامەکەمان تایبەت دەبێت بە بۆنەی 25 نوامبر و هەروەها بڕگەی ناساندنی لاوی سەرکەوتوشمان هەیە. خۆشەویستانم کە لە مانگی نوامبر نزیک دەبینەوە بەردەوام کۆڕ و سمینارات دەگیرێ بە مەبەستی بەرەنگاربوونەوەی هەر جۆرە توندوتیژی دژ بە ژنان و دابینکردنی یەکسانی و لابردنی هەرچەشنە هەڵاواردنێکی ڕەگەزی. 25 نوامبر هۆکاری ناونانی ئەم ڕۆژە، توندوتیژی و جۆرەکانی کاریگەری توندوتیژی لە بواری کۆمەڵایەتی و دەرونی، هەروەها ژن لە یاساکانی کۆماری ئیسلامی و تێڕەوانینی کۆمەڵگای کوردەواری بەرامبەر بە ژن. ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لە بەشی یەکەمی بەرنامەکەمان کە تایبەتە بە 25 نوامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان. لەم بەشەی بەرنامەکەماندا سەرنجی چەند چالێکێکمان وەرگرتووە بەو بۆنەوە پێکەوە بچین و بیبینین. بەهێزی هەست بە ئازارکردن، هەست بە نامۆبوون، ترس، بەستراوەیی، لۆمەکردنەکان، هەڕەشەکانی لێکجیابوونەوە، لێدانە جەستەییەکان و زۆر بابەتی دیکە لە جەستە و ڕۆحی ژن زۆر کاریگەرە و ئەمانە بابەتگەلێکن کە بە بەردەوامی مێژووی مرۆڤایەتی بەرامبەر ژنان دەکرێن و کۆمەلگای ئێمەش نامۆنیە لەگەڵ ئەم پێشێلکاری و توندوتیژیانە. کۆمەلگا نەخشێکی سەرەکی هەیە لەو واناندا بە تایبەت یاسا کە بەڕاستی یاسا کە داڕێژرا لەسەر ئەوە خود بە خود کۆمەلگا پەیڕەوی ئەو یاسایە دەکەن. هەر شتێکە لە یاساوە سەرچاوە بگرێ بۆ کۆمەلگا بێگومان تەسیری دەبێت و کار دەکات. ئەگەر شاید بە شێوەیەکی مەسەن بڵین یەک دەفحەی تەسیر نێ، بەڵام وردە وردە جێ دەگرێت و کاری لەسەر دەکرێت و خەڵکەکە پەیڕەوی دەکەن. بۆ نمونە تۆ توندوتیژیت بەرامبەر دەکرێت، دەتوانین ئەو کەسێک کە توندوتیژی بەرامبەر دەکات ئەو کەسا و فەردە ئاگاهی بکەوە کە بۆچی تۆ توندوتیژی بەرامبەر من دەکەی، یا ئەوەی کە من بە مافەکانی خۆت مافەکانی خۆتی پێ بڵێ، قەناعەتی پێ بگەێنی. ئەگەر تۆ قەناعەتت بە تەرەف گەیان بەو کەسێک کە توندوتیژی بەرامبەر دەکات، ئەویش توندوتیژیەکە بە جۆرێک لە شێوەکان قسەکان لێوەردەگرێت و دەتوانێت توندوتیژیەکان کەمتر دەبنەوە. بە قەناعەت گەیاندن ڕێگایەکی زۆر باشە بۆ ئەوەی کە ڕێگربی لە بەرامبەر توندوتیژی. کوشتن و خۆکوشتن، سووتاندن و خۆسووتاندن، قوربانی، سوکایەتی پێکردن، دەستدرێژی و چەندها وشەی دیکە وشەگەلێکن کە نامۆنین لەگەڵ کۆمەلگاکەمان و هەرکە ئەوانە دەبیستین یەکسەر بەرامبەر ئەو کردەوانە ڕەگەزی ژن بە خەیاڵمان دێت. 25 نوامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر ژنان بۆنەیەکە بۆ ڕۆشنگەری لە بیرروڕای گشتی و لە هەمان کاتدا وە بیرهێنانەوەی ئەو نایەکسانیەی ناو کۆمەلگایە بەرامبەر ژنان. هەوڵێکە بۆ بەجێخستنی ڕێکەوتن نامەی ژنان ئاشتی ئەمنیەتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان کە بەو بۆنەیەوە هەنگاو دەنێ بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکانی بەرامبەر ژنان لە سەرانسەری ئەم گۆی زەویە. فەرهەنگی توندوتیژی جا توندوتیژی چ دژ بە ژنان چ دژ بە پێکهاتەکانی دیکەی کۆمەلگاوە بەگشتی کۆی مەسئلەی توندوتیژی لە کۆمەلگای مرۆڤیدا بنبڕ بکرێت و کەم بکرێتەوە. ئەگەر باسێک لە ڕابردوو بکەین بە کورتی وەکو نمونە تەنیا بێنینەوە لە ئاینی زەردەشتیشدا کە ئاینی کۆنی ئێرانە توندوتیژی دژ بە ژنان بوونی هەیە بەپێ ئەو سزایەنە کە دیاری دەکرێت ژن بە کەمترین تاوان زۆرترین سزای بۆ دیاری دەکرێت و بەشتانێک کە لە کۆمەلگای ئەمڕۆی مرۆڤایەتیشدا بە تاوان ناژمێدرێ. لە ئاینی ئیسلامیشدا ئەگەر باسی لێ بکەین باز دەکرێت کە لە سەردەمی پێش ئیسلامدا بۆ نمونە لە عەرەبستان زیندوو بە چاڵکردنی ژن هەبووە. بۆ نمونە سەنگسار کە یەکێک لەو سزایەنەیە کە لە دوای ئیسلام هاتووە و لە پێش ئیسلامدا نەبووە، کە دەڵێن زیندوو بە چاڵ پێش ئیسلام هەبووە دوای ئیسلام نەماوە، بە پێشەوانی ڕێک بە پێچەوان هەیە.
ئەم شێوە سزادانە کە بەردەوام پیا وەکو حاکم لەسەرەوەی وەکو قازی لەسەرەوەی و ژن وەکو تاوانبار وەکو تۆمەتبار لەسەر کورسیەک دانراوەوە بەردەوام دەبێت لەلایەن پیاوەوە لێ پێچینەوەی لێ بکرێت و پیاوەکان حەقیان هەیە چۆن پێیان خۆشە لەگەڵ ژنەکان هەڵسوکەوت بکەن. دیارە ئەو فەرهەنگە باعث دەبێت ژن تووشی تەحقیرێک ببێت. ئەو تەحقیرە لە ذاتی خودی ژنیشدا نەهادی نەبووە. مێژووی دیاریکردنی ئەم ڕۆژە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1960 زاینی خوشکانی میراباڵ، پاتریا، ماریا و مینراوە میراباڵ کە سێ خۆشک خەڵکی کۆماری دۆمینیکان بوون بە تاوانی چالاکی سیاسی دژی حکوومەتی ترۆجیلۆ لەلایەن دەست و پەیوەندیەکانی ڕێژیمی دیکتاتۆری ئەو وڵاتە لە ڕۆژی 25 نوامبر دوای چەندین مانگ ئازار و ئەشکەنجە کوژران. 21 ساڵ دوای ڕووداوە لە ساڵی 1970 زاینی کۆبوونەوەیەکی بەرفراوان لە بوگاتا پایتەختی کۆلۆمبیا بە بەشداری داکۆکیکارانی مافەکانی ژنان لە ئەمریکای لاتین و لە ناوچەی کارائیب گیرا کە پێشنیار کرا ڕۆژی کوژرانی خوشکانی میراباڵ وەکو ڕۆژی نەهێشتنی توندوتیژی دژی ژنان ناوزەت بکرێت. هەر لە بەردەوامی ئەو هەوڵانەدا و لە ساڵی 1992 زاینی لە ڕێکەوتی 7 دسامبر لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان ئەو ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی لە دژی توندوتیژی ڕاگەیەنرا. مەبەست لە توندوتیژی هەموو جۆرە ڕافتارێک یان کردەوەیەکی توندوتیژیە کە زیان بە بەرامبەر بگەێنێ. توندوتیژی ئەو ڕفتارەیە کە ئەو کەسێک کە بەمەبەست ئەنجامی دەدا بە مەبەستی ئازارگەیاندن چە لە بواری جسمی چە جنسی بێ چە لە بواری ڕەوانی بێ. هەروەها ئەگەر لەسەر ژنان باسی بکەین سێ چوار بربەست دەگرێتەوە، بربەستی ماڵی دەگرێتەوە، سربەخۆی ماڵیان لێسێنن، سەر لە بواری پێگەیاندنیان لە ئاستەکانی خوێندن و هەروەها کاریدا بربەستە. هەروەها توندوتیژی ئەگەر بە کولی بڵین ئەوەیە کە لە تەرەفی بەرامبەر ئازادی بیرکردنەوە دەسێنێت. توندوتیژی خێزانی لەلایەن ئەتوانین بڵین لەلایەن ڕەگەزی نێرەوە ئەکرێت. ئەو توندوتیژیە یا ئەو ڕەفتارە نادروستەی کە لە ماڵەوە دەکرێت لەلایەن باوکە و یا براوە لەسەر ڕەگەزی مێ تاسیری لەسەر مناڵ ئەوەیە کە ئەو منداڵەکە گەورە بوو ئەو شتە باستۆلیت دەکە دەباتە ناو کۆمەلگا، هەروەها لە ژیانی شخصی خۆشیە هەر ئەو ڕەفتارە ئیدامە دەدا. جا بە شێوەیەکی جۆرە و جۆرە ئەو ڕەفتارکردنە یا هەیە کە لە کۆمەلگادا لە شوێنی کاریدا کاری نییە کە لەسەر ڕەگەزی مێ بیکا یا لەسەر ڕەگەزی نێر. ئەو ڕەفتارە کە کراوە لە منداڵیا لە باگراوەندی فکری ئەودا هەیە. بەڵام توندوتیژی دژ بە ژنان بریتە لە هەر کردەوەیەک لەسەر بنەمای ڕەگەز کە ببێتە هۆی زیانێکی فیزیکی، سێکسی و دەرونی بۆ ژنان کە هەڕەشەی ئەنجامدانی کردەوەی بەم جۆرە زۆر لێکردن یان ملهۆڕانە ڕێگرتن لە شوێنی گشتی یان لە ژیانی تایبەتی ڕوودات دەگرێتەوە. جۆرەکانی توندوتیژی زۆرن کە دەتوانین ئاماژە بکەین بە توندوتیژی جەستەیی، دەرونی، خێزانی، کۆمەڵایەتی، توندوتیژی ئابووری، سێکسی، توندوتیژی یاسایی و هەروەها توندوتیژی سیاسی. کۆمەڵێک فاکت هەیە کە تەئسیریان لەسەر توندوتیژی و شێوازی بەرەنگاربوونەوەی هەیە. یەکەم سیستمی حکوومەتی کە کۆماری ئیسلامیە، دووهەم سیستمی پەروەردەیە و هەروەها دین و ئاینیش بۆ خۆیان ڕۆڵی تایبەتیان هەیە و تەبیعەتەن هەر تاکێک لە کۆمەلگا دەبێ شێوازی بیرکردنەوەی لە شوێنێکەوە سەرچاوە بگرێت کە دژبەرایەتی لەگەڵ ئەو توندوتیژیە بکە. ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران جیالەوەی کە توێژێکی تایبەت بە کۆمەلگایە پێکهاتووە هەم لە کوڕان و هەم کچان با بڵێن ژنان قۆناغێکی تەمەنیە، بەڵام دەکرێت جیالەوەی کە خەبات بۆ توێژێکی تایبەت بە کۆمەلگاواتە لاوان دەکەین ئەتوانین هەنگاوێکیش هەڵبگرین کە بەرەنگاری بکەین لەگەڵ توندوتیژی دژبەژنان لە کۆمەلگای ئەمڕۆدا. بۆ ئەوەی توندوتیژی نەمێنێت پێویستە هەموو تاکەکانی کۆمەلگا فکرێکی فیمینیستیان هەبێ. یعنی ئەوەی کە من باوەڕم بە خودی خۆم هەیە وەکو پیاوێکی مافێکم هەیە تەبیعەتەن دەبێ باوەڕشم بەوە هەبێ کە ژن مافێکی تایبەتی هەیە. هۆکارەکانی توندوتیژی جۆرا و جۆر و جیاوازن کە دەگەڕێتەوە بۆ
لاوازی یان نزمی ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی بەرامبەر بە مافەکانی مرۆڤ، بارودۆخی نیشتەجێبوون، نزمی ئاستی هۆشیاری کۆمەڵگا، نەبوونی یاسایەکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی، زاڵبوونی دەسەڵاتی پیاو لە خێزان و کۆمەڵگا بەگشتی، ئالوودەبوونی پیاو بە مادە سڕکەرەکان، خەمساردی خودی ژنان خۆیان، هەروەها هۆکارە ئابوووریەکان کە بەپێی کۆمەڵگاکان جیاوازە، هەروەها نەبوونی هێزێکی یەکگرتووی ڕێکخراوەکانی ژنان کە یەکدەنگ و یەک هەڵوێست بن بەرامبەر هەموو داواکان و مافەکانیان. بێگومان ئەم نەبوونی هاواهەنگیە گرفتێکی زۆر بۆ خودی ژنان دروست کردووە. خراپەی سیستەمی پەروەردە بە جۆرێکە نەبوونی سیستەمێکی پەروەردەی مۆدێرن هۆکارێکی گرنگ و کاریگەریەکی زۆری هەیە. ئەو تونتوتیژە یا ئەو ڕەفتارە نادروستەی کە لە ماڵەوە دەکرێت لەلایەن باوکە و یا براوە لەسەر ڕەگەزیمێ تاسیری لەسەر مناڵ ئەوەیە کە ئەو منداڵەکە گەورە بوو ئەو شتە باستۆلیت دەکە. جا بڵین مەسا ئەو منداڵەکە گەورە بوو بچێتە مەسام بچێتە ئاستێکە لە ئاستی بەڕێوەبردننی وڵاتدا بڕێتە سەحنەی سیاسی، ئەوە زیاتر تاسیری هەیە. ئەویشەوەیە کە ئەو فکرێکە لە منداڵی پێ گەورە بووە تاسیر ئەوە کە جیاکاری دەکان لە ناو ڕەگەزەکانە، دوایش لە ناو ڕەگەزەکانیشا جیاکاری تر دەکا چین دەستەبەنی دەکا بۆ شێوە کە خۆی خاس و خراودادنێ ئەڵێ ئەم ژنە باشە ئەو ژنە خراوە بۆ کارکردنیش کە کارپێدانیش بۆیان هەر بۆ شێوە لەگەڵیان ڕەفتار دەکا. کە چووە قاڵبی خێزانیشە ئەو مناڵە گەورە بوو چۆ قاڵبی خێزانە هەر بۆ شێوە لەگەڵ منداڵی خۆی دەجوڵێتەوە دەڵێ من ئەو ڕەفتارم لەگەڵ کرا باوکم ئەو جۆرە ڕەفتاری لەگەڵ دایکم کردەوە جۆرە ڕەفتاری لەگەڵ من کرا پس منیش حتمما ئەو ڕەفتارە دروستە من گەیشت مەسە ئاستی ئەتوانم خۆم بڕیار بدەم پس ئەو ڕەفتارە دەبێت بکەم لەگەڵ مناڵەکەم کە مناڵەکەشم وەک من بار بێت. تاسیری ئەو بۆ شێوە هەیە لەسەر منداڵ. هەروەها یەکێک لەو هۆکارانەی کە بووەتە هۆیەوەی کە ڕێژەی بەرزبوونەوەی توندوتیژی بەردەوام ڕوو لە هەڵکەشان بێت نەبوونی یاسایەکە کە ژنان بپارێزێت. بەشێکی زۆر لە کۆمەڵگای ئێمە تا ئێستا بە ئەقلیەتی خێڵەکی بەڕێوە دەچێت و ئەم ڕاستیش لە هەموو پەیوەندیە کۆمەڵایەتەکاندا ڕەنگی داوەتەوە. بۆیە لە هەر کۆمەڵگایەکدا ئەقلیەتی خێڵەکی دەسەڵاتی هەبێت یاسا کەمتر دەتوانێت خۆی بسەپێنێت و هەروەها ئەو یاسایانەش کە لەسەر بنەمای شەریعەت داڕێژراون. و دەبێتە هۆی ئەوەی کە لە ناو خودی ژنانە هەستی باوەڕ بەخۆبوون کەمتر ببێتەوە. و زۆرێک ئێستا لە ژنان هەن کە پێیان وایە ئەو مافەی لە ئیسلامدا بەژندراوە یا ئەو تحقیرەی کە دژ بە ژن لە کۆمەلگای ئیسلامیەکاندا دەکرێت دەواقعدا حەقی ژن هەر ئەوەیە و ئەگەر ژنێک بێت داوای یەکسانی بکات بەشێکی زۆر لەو کەسانی کە دژایەتی دەکەن بۆ خۆیان ژنن. بەشێکی زۆر لەو کەسانی لە مەجلیسی شۆرای ئیسلامی ئێراندا دژی مافەکانی ژن ڕادەوەستن بۆ خۆیان ژنن. بۆ نمونە قانونی حمایەت لە خانەوادە کە لەم چەند ساڵی دواییدا پەسەندکرا یەکێک لە گەورەترین لایەنگرانی خودی ژنان بوو. قانونێک بوو کە مافەکانی ژنان کەمتر دەکاتەوە و اختیاری ژنهێنانی زیادە بە پیاو دەدات. ئەو فەرەنگی باوەڕ بەخۆ نەبوونە و خۆ بە کەمزانینە کە لە ناو ژناندا نەهادینە دەبێت منتەقل دەبێت نەسڵ بە نەسڵ چون ژن دایکە کە دایک بوو پەروەردەیە کە لە دایکە هەیە منتەقل دەبێت بە مناڵەکان لە دوای خۆی. بێگومان توندوتیژی کاریگەریەکی خراپ و نەوێنی هەیە لەسەر ژنان و هەروەها لەسەر کۆمەڵگاش بەگشتی وەکو توشبوون بە ترس و دڵەڕاوکێ هەستکردن بە کەم و کورتی و نەبوونی باوەڕ بەخۆبوون کەوا دەکات ژنان هەست بە نائاسایی بوون بکەن. خەمۆکی یەکێک لەو نەخۆشیانەیە کە زۆرترین ڕێژەی ژنان بەهۆی توندوتیژیەوە تووشی دەبن. تێکچوونی کەسایەتی ئەنجامدانی توندوتیژی دەبێتە هۆی تێکچوونی کەسایەتی و متمانە بەخۆ نەبوون و دەبێتە هۆی دواکەوتن لە کار و ئەرکەکانی ڕۆژانە. توشبوون بە چەندها نەخۆشی دەرونی و کەمخەوی و هەست بە نائارامی کردن. توندوتیژی دژی ژنان دیاردەیەکی جیهانیە کە لەسەر بنەما و تایبەتمەندی کولتوری کۆمەڵایەتی نەتەوەیی و ڕەگەزی و هەروەها تەنانەت یاسای زاڵ بەسەر کۆمەڵگادایە کە لە هەر کات و لە هەر شوێنێکدا دەتوانێت بە شێوازێکی جۆراجۆر خۆی دەربخە خۆی نیشان بدات. ژنان بە درێژایی ژیانیان
چەندین جۆر تونوتیژیان لەگەڵ دەکریا یەک تونوتیژی جەستەیی دوو دەرونی ئابووری جنسی و ئەزمموی ئەم چوار جۆرە کە ئێستا باسم کرد لە جۆرەکان ئەو تونوتیژیانەیە و لە زۆربەی کاتەکانیشدا ئەو ژنانە خۆراگری دەکەن و دان بە جەرگی خۆیاندا دەگرن کام تونوتیژیانیان بەرابەر کراوە. هەموو ئەو تونوتیژیانەی دژ بە ژنان ڕوودەدات هەمان ئەو هەڵاواردنانەیە کە لە نایەکسانی ناو کۆمەلگادا پەرەی پێدەدرێت و ژن وەک پلەنزمێک لە بەرامبەر پیاوێک چاوی لێ دەکرێت. بە دڵنیاییەوە دەتوانین بڵین هەموو ژنانی ئێران تونوتیژیان بەرامبەر کراوە بەتایبەت لە هەندێک لە یاساکانی کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک لایەنی یەکسانی و مرۆڤبوونی ژنانی تێدا ڕەچاو نەکراوە و بە تەواوی بەپێی شەرع و سیستەمی کۆماری ئیسلامی بە یاسایی هەژمار دەکرێن. بەواتایەکی دیکە ژنانی ئێران نەتەنیا ناتوانن لە بەرامبەر توندوتیژی پەنابەرنەبەر یاسا بەڵکو ئەوە یاسایەکە توندوتیژی بەسەریاندا دەسەپێنێ. ئەوەیە کە ئاینەکان و سیستمە سیاسیەکان دەستیان داوەتە دەستی یەک لە بە تایبەتی لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاوشانی یەک عملیان کردووە بۆ ئەوەی کە ئەو فەرهەنگە نەسڵ بە نەسڵ منتەقل بێت کە ژێر دەست بوونی ژن ژێر چەپۆکە بوونی ژن لێدانی ژن شتێکی زۆر ئاساییە و شتێک بەدەر لە یاساکانی سروشت یا بەدەر لە یاساکانی مرۆڤایەتی نییە و بەشێکی زۆر لە ژنانیش بەداخەوە ئەویان قبول کردووە تا ئێستا. و ئەو توندوتیژیەی کە دش بە ژن دەکرێت لە ناو بنەماڵەدا تەبیعەتەن کە دش بە ژن توندوتیژی کرا منداڵیش دەیبینێ و ئەوە خودی یەکەم سەرچاوی توندوتیژیەکان دەبینین لە بنەماڵەوە دەست پێکات کە باوک لە ژنی لە دایک دەدات منداڵەکان ئەوە دەبینن براش ئەو مافە بەخۆی دەدات کە بەسەر خوشکی ئازاڵ بێت و لە خوشکی بدات و نەسڵ بە نەسڵ وەکو وەراست منتەقل دەبێەوە دەگوازرێتەوە. کۆمەڵێکی دیکەش لە ژنانی تەوساوە هەمیشە خەمۆکن توانای کارکردنیان نابێت جاچ لە ماڵەوە یا لە شوێنی کارەکەیان. کاتێک ژنێک لە ماڵەوە توندوتیژی لەگەڵ کراوە کە لەسەر کارەکەی ویان لەناو ماڵ توانای کارکردنی نابێت و بەچکۆلەترین شت و یا بەچکۆلەترین کە کەسێک بە شێوازی بەرخوردی لەگەڵ کار ڕقی هەڵدەستێت و جۆرێک غەمی خۆی نیشان دەدات و لەبار و ڕحیەوە یەکسەر تێگەچێت یان بەعضێکیان تووشی احتیاط دەبن یان لە ماڵەوە هەڵدێن و ناچار دەبن چوارچێوەی ژیانی خۆیان بشێوێنن بۆی دەرباز بن لەو هەموو ناڕەحەتی و سەختی کە لە ماڵەوە لەلایەن پیاوانەوە بەسەریانەوە دەکرێت. هەروەها کاریگەرێکی دیکە ئەو ژنە هەستی عاتفی یعنی بەرامبەر بە بنەماڵەکەی بەتایبێت ئەگەر منداڵیشی بێت دادەبەزێت و توانای پەروەردەی منداڵەکەشی نابێت یعنی ناتوانیا ئەو شێوازی کە کۆمەلگایەکی ئازاد دەیە منداڵە پەروەردەکات ئەو نەب لە مەسەلەن لەبەر چاوی ئەو منداڵە دایک و باوکە کە توندوتیژیان کردو ئەو منداڵش کە دەچێتە دەریا یاچێتە ناو کۆمەلگاکە شێوازی لێ توندوتیژیانە لە خۆی نیشان دەدا یعنی ناڕەحەتی و خەمۆکی ئەو دایکە کاریگەریشی هەیە لەسەر من پەروەردەی ئەو منداڵەوە ناتوانێت ئەو منداڵە بەباشی پەروەردە بکات. توندوتیژی خۆت بەڕاستی کاریگەری دەرونی ڕۆحی زۆر نەگەتیڤی هەیە بەڵام من لێرەدا پێم خۆشە ئاماژەیەک بە یەک ڕێگاچارە بکەم کە ڕەنگە تا ڕادەیەکی کەم ببێتە هۆی کەمبوونەوەی دیاردەی توندوتیژی. ئەویش ئەوەیە کە یەکێک لەو هۆکارانەی کە دەتوانێت توندوتیژی تا ڕادەیە کەم کاتەوە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و پەروەردەیە کە پێویستە ژنان مافەکانیان بەباشی لە چوارچێوەی بنەماڵە و کۆمەلگادا بناسن و ژنان ئەوە بزانن کە ئەوانیش مرۆڤێکن کە هیچ کەمتر نین لە پیا و پێویستە لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی و ئابووری وە سیاسیدا هەمان ماف و حەقیان هەبێت کە پیاوێکەتی و پێم خۆشە لێرە بڵم هەموو کات ژنان با هەموو یەکدەنگ بن و یەکڕیز بن تا بتوانن بە مافەڕەوەکانی خۆیان بگەن. بە مەبەستی دابینبوونی یەکسانی لە کۆمەلگا و ڕاگررتنی توندوتیژی دژ بە ژنان پێویست بە هۆشیارکردنەوەی سەرجەم تاکەکانی کۆمەلگایە لەسەر گرنگی ڕۆڵی ژنان لە کۆمەلگا، هۆشیارکردنەوەی پیاوان لەسەر یەکسانی ژن و پیا و پیشاندانی ڕێگای جیاواز بۆ باشترکردنی پەیوەندی نێوان ژن و پیا و هۆشیارکردنەوەی ژنان بە مافەکانی خۆیان و هەروەها چالاککردنی ڕێکخراوەکانی ژنە. لە کۆتاییدا دەبێ ئەوە بڵین کە سەرجەم تاکەکانی کۆمەلگا لەگەڵ هەموو
ڕێکخراوەکان جیا لەوەی کە کاری ڕێکخراوی تایبەت بە خۆیانەکەن س بۆ نمونەیەکی لاوان دیموکراتی کوردستانی ئێران دەبێ هاندەر و هۆڵدەر و یارمەتیدەر و پشتیوانی کەری یەکیتی ژنان بن ڕێکخراوەکان بەگشتی بە تایبەتەوەی کە لە ڕابردوودا بینیمان لە کوبوونەوەکانی ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت لە شاری مەریوان ئەو بەرهەڵستکاریایان هەبوو و ئەو هەڵوێستیان هەبوو دژ بە کۆماری ئیسلامی و ئەو مەحکومکردنیان جارێکی تر بە کۆماری ئیسلامی دایەوە وتیان ئێمە مافی خۆمان دەوێ نەک ئەو جە و فەزایەکە کۆماری ئیسلامی سەپاندویەتی بەسەری ئێمەدا. ئامار و داتاکان سەبارەت بە پێشێلکاری مافەکانی ژنان چیمان پێ دەڵێن؟ ژنان لە یاساکانی کۆماری ئیسلامیدا بۆ ئەم بابەتە میوانداری ئەرسەلان یارەحمەدی کادری حیزبی دموکراتی کوردستانی ئێرانمان کردووە کە وتوێژێکی کوردمان دەبێت لەگەڵیان. ئەرسەلان بەخێر بێ بۆ ئستودیۆ بەرنامەی لاوە. زۆر سپاس بۆیەوە بۆ دەرفەتەی کە بە مندانداوە لەم بەرنامەدا بەشداری بکەم. سەرەتا ئەگەر بفەرمونون ئاماژەیەکی کورد بە توندوتیژی و جۆرەکانی بفەرمونون. ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1993 پێناسەیەکی بۆ توندوتیژی ئەنجام داوە کە بریتە لەوەی ینی هەر کردەوەیەک کە ببێتە هۆی ئازاری جستەوی دەرونی لەسەر ژنان کە بە مەبەستی بەرتەسکردنەوەی ئازادی ژنان چ لە نێو کۆمەلگا و چ لە نێو بنەماڵەدا ڕوودات. یعنی دەتوانین بڵین توندوتیژیەکە کە لەسەر بنەمای ڕەگەز کرابێت و توندوتیژی خۆی لە ئەساستا دەبێت بە چەند بەشەوە کە دەتوانین ئاماژە بە توندوتیژی خێزانی بکەین. توندوتیژی حقوقیان یاسایی ئابووری هەیە، توندوتیژی سێکسی هەیە، توندوتیژی جستەیی یا فیزیکی هەیە کە هەر کامیان بۆ خۆیان پێناسەیەکی جیاوازتریان هەیە. ئەگەر بکرێ ئاماژە بۆ بکەی لە یاساکانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژنان چه یاسا و ڕێسایەکی هەیە و بە جۆرێکی تریش بڵێن ئەو باوترین توندوتیژەکان لە ئێران بەرامبەر ژنان چین؟ لە ڕاستیدا ئەگەر چاو لێ بکەین ژن لە یاساکانی کۆماری ئیسلامیدا وەکو بوونەوەرێکی وابەستە چاوی لێکراوە، ینی وەکو بوونەوەرێک کە ناتوانێت بڕیار لەسەر خۆی بدات، ناتوانێت کارەکانی خۆی بەڕێوە ببات، دەبێت هەمیشە پیاوێک لەگەڵی بێت بڕیاری لەسەر بدات و بیهەوێت ئەو ژنە کۆنتترۆل بکات. واگەر چاو لە یاساکانی ئێران چه یاسای بنەڕەتی ئێران و چه یاسای یاسامەدەنیەکانی ئێران دەبینین خودی ئەو یاسایانە سەرچاوی ئەسلی و سەرەکی هەڵاواردن و تەبیزدانان نێوان ژنان و پیاوانن و بە جۆرێک دەتوانین بڵین توندوتیژیە بەرامبەر بە ژنان. بۆ وێنە لە یاسای بنەڕەتی ئێراندا ژن ناتوانێت بێت سەرۆک کۆماریان لە یاسای مادەی 1043 یاسان مەدەنیەکانی ئێران دەڵێ ژن بەبێ ئیزنی باوکی ناتوانێت مێردکات، یان بەپێی مادەی 1133 دەڵێ یاسامەدەنیەکانە میش دەڵێ پیا و هەر کات بیهەوێ دەتوانێت ژنەکەی تەلاق بدات، یان مادەی 230 یاسامەدەنیەکانیش دەڵێ شایەتی دوو ژنی مسلمان یەکسانە بە شایەتی پیاوێکی مسلمان و ئەم شتانە هاتووە لە باری دیە و لە باری وەرگرتنی میراتیشەوە ئەو شتە هەر سدق کات مەشاکەی ژن لە ناو یاساکانی کۆماری ئیسلامی ئێراندا 1/3 میراتی ماڵی بەردەکەوێت، بەڵام پیاوان 2/3 بەردەکەوێت و ئەم شتە تەنانەت ئەگەر پیاوێک ژنێک کوژێت بنەماڵی ژنەکە ئەگەر بیان هەوێ ئەو پیاوە قەساسکەن و حکومەکەی جێبجێبێت دەبێت نیوەی دیەکەی ژنەکە بدەن بە ماڵی پیاوەکە. بەڵام ئەگەر ژنێک پیاوێک کوژێت بنەماڵی پیاوەکە هەر کات بیانەوێ داوا بکەن ئەو ژنە قەساس بکرێت یاسای ئەو ئیزنەی پێدا دەست بەجێ ئەو حکومیان بەڕێوە دەبن. کەوابوو دەتوانین لێرە ئێمە بەو ئاکامگەین یاساکانی ئێران خۆیان سەرچاوەی توندوتیژی دژ بە ژنان تماشاکەی ئێستا دوای چەندین ساڵ هاتوون دەستیان کرۆ بە تەفکیکی ڕەگەزی نێو خوێندنگاکان نێو زانکۆکان. کۆمەڵگەی کوردەواری ئێمە بەرامبەر بە ژنان چۆن دەڕوانن و ژن لە دابوونەریتی کوردەواریدا چۆنە؟ کۆمەلگای کوردی لە ژێر کاریگەری ئەو دابوونەریتە و لەژێر کاریگەری دین و ئاینەکان و هەروە لەژێر کاریگەری ئەو دەسەڵاتانەی کە بۆ ماوەی چەندین سەدەیە لە وڵاتانی ناوچەکەی ئەو ناوچانەی کە کوردستان تیادادا بەشکراوەزاڵ بووە، کۆمەلگای کوردیش کۆمەلگایەکی پیا و سالار بووە و دەتوانم بڵێم ژنی کورد لەگەڵ توندوتیژیا بوونەسە دوو بەشی گیانەکراوە لە یەکتر. داتاکان چیمان پێڵێن؟ بە پێ و ئامارانەی کە تۆمار کراون لە سەرەتای ئەم ساڵەوە هەتا ئێستا ینی کۆتایی مانگی خەزەڵوەر 19 ژنی کورد لە ناوچە کوردنشینەکانی ئێران کوژراون کە 14 کەسیان بەدەستی بنەماڵەکانیان واتە بەدەستی باوک و دایک و یان مێردەکانیان کوژراون کەمە خۆی بخۆی کارەساتێکە و ئەمانە توندوتیژی دەسەڵات و ئاین و نەرید لەلایەک، توندوتیژی بنەماڵە و کۆمەلگا لەلایەک وای لێ کردووە کە ژنان زۆر جار
ناچار بن بەرامبەر بە خۆیان تونتوتیژی ئەنجام بدەن کە دەبینین ژنان هاتوون لێرە زۆر جار بەنسبەت بۆ پەرچەکرددانەوەی ئەو وەزعە دێن خۆیان دەکوژن ینی دەست دەدەن بە خۆکوژی کە لە سەرەتای ئەم ساڵەوە هەتا ئێستا 53 ژنی کورد دەستێنداوە بە خۆکوژی کە لە ڕاستیدا و ئامارە ناتوانێت دروست بێت چون جگە لەو تونتوتیژیانش لەسەر ژنان دەکرێت لە کوردستانی ئێران ژنان بەهۆی کوردبوونیشانەوە زۆر جارش بەهۆی دینەکەیانەوە دەچەوسێنەوە ستەمی نەتەوایەتیش لەسەر تەماشا دەکەی لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 6 چالاکی کورد لەلایەن هێزە ئەمنیەتەکان دەست بەسەر کراون و 4 چالاکی بانکێشتی ناوەند ئەمنیەتیەکانی ئێران کراون ئاماری خوێندەواربوونی ژنانی کورد چوەتە سەرەوە کە خوێندەواربوونیان چوە سەر تەماشاکەی ئاستی ئاگاهیان بەنسبەت مافەکانی خۆیان دەچێتە سەرەوە بەڵام کاتێک دەبینن لە نێو کۆمەلگاکەیان هیچ دەرفەتێکیان هێنادرێت یاسیوا پشتیوانی ناکە هیچ ناوەندێک نییە کە پشتگیریان لێ کات و داکۆکی لە مافەکانیان کا ژنان هیچ ڕێگایەکیان بۆ نامێنێتەوە بۆیە دەستەبن بە خۆکوژی پێشتریش بینیمان چەند ڕۆژ پێش لە ئێستا کە شەهین بایزیدپور یەکێ لە چالاکانی ژنی کورد لە بۆکان لەلایەن دادگای ئەو شارەوە 2 ساڵ حکمی زیندانی تەعزیری بۆ بڕایەوە بۆیە دەتوانین بڵێن ژنان لە چەند لاوە چەند قات لە پیاوانی کورد تونتوتیژیان لەسەر و هەڵاوردنی زیاتر بنسبت پیاوان سپاس بەڕێز ئەرسەلانی یارەحمەدی کە بەشدار بووی لەم بەرنامەدا سپاس بۆ بینەرانی ئازیز لەم بەشەی بەرنمەکەماندا نۆبە دەگاتە بڕگەی ناساندنی لاوانی سەرکەوتووی نیشتمان. خۆشەویستانم ئاوارەیی و دەربەدەری بەردەوام چارەنووسی نەتەوەی کورد بووە. ئەم حوتویە کەسێک بەیەوە دەناسێنین کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵام لەوێ لەدایک نەبوو هیچ کات ڕۆژهەڵاتی کوردستانی نەبینیوە. ئەو بەردەوام ژیانی لە ئاوارەیی و دەربەدەری بووە بەڵام هیچ کات بێهیوا نەبووە لە ژیان و هەوڵی سەرکەوتنی داوە. فەرموون بڕۆین پێکەوە ئەم بەشەی بەرنامەکەمان ببینین کە بزانین لاوی سەرکەوتووی ئەم حوتویەمان کییە. نەتەوەی کورد یەکێک لەو نەتەوانەیە کە بە درێژایی مێژوو تووشی کۆچی زۆرە ملێ و ئاوارەی و دەربەدەری بووە و بەردەوام خاکی کوردستان بووەتە گۆڕەپانی شەڕی حکوومەتەکانی دەوروبەر و دەسەڵاتدارانی کوردستانی پارچە پارچەکراو. جەنگ و ستەمی حکوومەتەکانی حاکم بووەتە هۆی ئاوارەی دانیشتوانی کوردستان و بە ناچاری هەڵبژاردننی ژیانی ئاوارەی و کەمپنشینی. کەمپەکانی باریکە و شێرەوەن بەرهەمی شەڕی ئێران و عێراقا کە بە هەزاران بنەماڵە ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت کە بەپێی هەندێک سەرچاوە 6,000 کەس دەبوون کە ژیانێکی سەخت و پڕمەترسیان لە ناوچە عەرەبنشینەکانی عێراق هەبوو. پشکی سەرەکی ئەم ژیانە نالەبارەش بەر منداڵانی ئەم کەمپانە کەوت کە لە سەرەتاییترین مافەکانیان بێبەش بوون. ئەم منداڵانە هەرکە دەکەوتنە سەرپێ لەگەڵ خێزانەکەیان دەچوونە بەرەی شەڕی ململانەی ژیانی سەختی ئوردوگانشینی. ماهر نەقشبەندی یەکێک لەو منداڵانەیە کە لە نێو ئەو واقعەتاڵەی ژیان هاتە دنیا. ماهر لە ئوردوگای ئەڵتاشی عێراق لە ساڵی 1980 زاینی لەدایک بوو. بیرەوەریەکانی سەردەمی منداڵی لە نێو تۆز و خۆڵی بیابانە گەرمەکانی ئاڵتاش بەسەر برد بێبەش لە هەر مافێکی سەرەتایی سەردەمی منداڵی. ئەگەرچی ڕێژەیەکی زۆر خەڵک لەو کەمپانە نیشتەجێ بوون بەڵام منداڵانیان بێبەش بوون لە خوێندەواری و هیچ قوتابخانەیان نەبوو. ساڵی 1983 زاینی ئەو خەڵکە خۆیان چەند شوێنێکیان وەکو شوێنی وانەگوتنەوە تەرخان کردبوو بۆ ڕزگارکردنی منداڵانیان لە خوێندەواری ئەگەرچی هیچ ئیمکاناتێکیان نەبوو بەڵام بۆ ئەوەی هیچ نەبێت منداڵانیان فێری خوێندن و نووسین بکەن. ماهری نەقشبەندیش خوێندنی سەرەتایی لە یەکێک لەم قوتابخانانە لە کەمپی ئاڵتاش دەست پێ کرد. پاشان خوێندنی ناوەندی لە شاری ڕۆمادی تەواو کرد. ساڵی 2003 زاینی دوای ڕوخانی حکوومەتی باس خەڵکی ئەو کەمپانە هەوڵی ڕزگاربوونیان لە بیابانەکانی عێراقدا و هەندێکیان لە کەمپەکانی شێرەوەن و باریکە لە ناوچەی گەرمیان نیشتەجێ بوون و هەندێکیشیان بەرەو سنووری ئۆردۆن بەڕێکەوتن بە مەبەستیەوەی کە لەلایەنی UN هاوکاریان بکرێت کە بۆ وڵاتی سێهەم بەڕێ بکرێن. بنەماڵەی ماهر یەکێک لەو بنەماڵانە بوو کە لەلایەنی UN بەڕێکران بەرەو وڵاتی فێنلاند.
ماهر لە فینلاند بەردەوام بوو لەسەر خوێندن و توانای قۆناغەکانی خوێندنی ئەو وڵاتە ببڕێ و دەرچووی کۆلێژی کۆمپیۆتر لە بەشی پرۆگرامسازی، وێبسایت و گرافیکە. ئێستا لە یەکێک لە کۆمپانیەکانی بواری وێب دیزاین و سیستەمی وێب لە وڵاتە کار دەکات. ماهر چەندین ماڵپەڕی بە چەندین زمانی جیاوازدا ڕشتووە وەک ماڵپەڕە تاکە کەسی و حیزبی و بازرگانیەکان. جگە لە زمانی زەگماکی زمانی عەرەبی و فینلاندی بەباشی دەزانی و تا ڕادەیەکیش زمانی فارسی و ئینگلیزی دەزانی. ماهر لە ساڵی 2004 زاینی پەیوەندی بە ڕێکخراوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران کردووە و چەندین بەرپرسایەتی جیاواز بە تایبەتی لا بەشی ڕاگەیاندنی کۆمیتەکانی ئەو ڕێکخراوە لە وڵاتەی نیشتەجێیە بە ئەستۆ گرتووە. حەز و عەلاقەی ماهر بۆ کارەکەی و زیاتر سەرکەوتووبوون لە کارەکەی هاندەر بووە بۆ ئەوەی لە نوێترین کاریدا سیستەمێک بەکاربێنێ بێ ئەوەی خۆی کار لەسەر سایتەکەی واتە سایتی هەواسان بکە. ئەو سایتە ڕۆژانە لە چەندین سایتی دیکە هەواڵ گوڵبژێر دەکە. سەرەتای دەست بەکاربوونی من لە بواری ڕاگەیاندن یاخود ئایتی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 بۆ 2006 بۆ لاوەکە هەوڵم داوە لەو بوارەدا بتوانم خزمەتێک بە هەونیشتمانیانی خۆم بکەمەوەش لە داڕێشتنی وێبسایتێکی هەواڵنێری کوردی کە هەواڵی هونەری زانستی ڕۆشنبیری لە خۆی دەگرت کە بتوانم لەو چوارچێوەدا خزمەتێک بە خوێنەرانی کورد بکەم. پاشان چون ئێمە بۆ خۆمان هەواڵ نووسنین هەوڵمدا کە بتوانم سیستمێکی نوێ لە دنیای ڕاگەیاندنی کوردیدا دروست بکەم کە هەواڵەکان بە شێوازێکی ئۆتۆمێدیا واتە ئۆتۆمات لە ماڵپەڕە بەناوبانگەکانی کوردی وەربگرێت و لە ماڵپەڕی هەواساندا بەڵاویان بکاتەوە دوور لە قەرەباڵغی. واتە مەبەست لێرەدا ئەوەیە کە ئەو ماڵپەڕانەی هەواڵی دیکەدا دەنێن هەواڵهای جۆرا و جۆریان بڵێن ڕێکلام بۆ دام و دەستگاکانی دیکە دەکەن لە ماڵپەڕی هەواساندا ئەو قەرەباڵغیانە دروست نەبێ بۆ ئەوە خوێنەر بتوانێت دروست مەبەستەکە ببینێت. لە درێژەی کارەکانی مندا ماڵپەڕی کوردی یان ماڵپەڕی هەواڵنێریم زۆر دروست کردووە بۆیە ماڵپەڕێکم دروست کردووە بە ناوی ماڵپەڕی هەواسان ستودیۆ کە تعبیرە لە هەموو ئەو کار و دیزاینانەی کە من لە نێو ماڵپەڕی کوردی یان بڵێم ماڵپەڕە تاکە کەسیەکان کە ئەنجامم داوە بۆیە لە ڕێگای ئەو ماڵپەڕەوە خوێنەر یان بڵێن ئەو کەسانەی خولیای کاری ڕاگەیاندنیان ماڵپەڕن دەتوانن زیاتر ئاشنایی بە کارەکانی من پەیدا بکەن. بە هیوای سەرکەوتنی هەموو لاوانی کوردستان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی پێنجەمین بەرنامەی لاوان. سپاس بۆ هەموویەوە بینەرانی ئازیز کە پەیوەندیمان پێوە دەکەن و هاوکاری بەرنامەکەمانن لە ڕێگای کۆمنت و پەیامەکانتانەوە. بینەرانی ئازیز هەروەک لە بەرنامەی پێشودا بە ئێوەی خۆشەویستمان ڕاگەیان کە دەتوانن لە ڕێگەی پەیجی فەیسبووکی بەرنامە سەرنج و تێبینەکانی خۆتان کە بەرنامەی ئەم جارەمان تایبەت کردبوو بە 25 نوان ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر ژنان سەرنج و تێبینەکانی خۆتان بنێرن کە چەند سەرنجێکمان بۆ هاتووە ئاماژیان پێ دەکەین. هاوڕێ کاکارۆ کانکاش دەستخۆشی کردووە و ئاماژەی بەوە داوە کە ئەوەی ئێمە لەم بەرنامەیەدا گرنگیمان بۆ بابەتە داوە شتێکی پێویستە و باسی لەوە کردەوە کە ئێمە دەتوانین بەم شێوەیە باس لە کێشە و گرفتەکان و ڕێکاری بەرەنگاربوونەوەی بکەین. خاتوو گوڵباخی فەتاحی ئاماژەی بەوە کردووە کە دیاردەی کوشتن و توندوتیژی بە دژی ژنان خەسارێکی بەرینی جیهانیە و هەر بەو هۆکارەوە بنبڕکردنی پێویستی بە خەباتێکی جیهانیە و کاک مەهدی ئازەمی دەستخۆشی کردووە لە بەرنامەکە کاک فەرشیدی نەخشەفکەن بابەتێکی ناردووە کە ئەویش بابەتەکەی زۆر بوو دامەنە بە ڕاگەیاندن لە سەرسایتەکان بڵاو دەبێتەوە و هاوڕەیەکی دیکەیشمان کە بە ئەسڵ کوردە و بینەری بەرنامەی لاوانە کە لە تاران دادەنیشێ بەڵام بە فارسی کۆمنتەکەی ناردووە بۆ ئێمە کە ئێمەش بۆ ڕێزگرتن لەوەی کە ئەو هاوڕێمان بە فارسی یا بە جۆرێکی تر بڵێن کە لە تارانەوە بینەری بەرنامە ئێمەش بە فارسی کۆمنتەکەی ئاماژە پێ دەکەین کە لە کۆمنتەکەیدا باسی لەوە کردووە خشونەت عەلەیە زەنان در جامعه مدرن یا نیمه مدرنمان نه تنها یک کنش تهاجمی از سوی مردان نیست بلکه واکنشی در برابر شرایط اجتماعی است. زنانی که تا دیروز در پوششی از مذهب و سنت در پستوهای خانه و پشت دیوارهای بلند پیچیده شده و مهمترین نقش آنها
پەرستار بەچێ و یا ئاشپەزخانە و خدمەت کاربوود اکنون باورود به جامعه گویی یک شبه به دنبال استیفای حقوق از دست رفته سالهای متمادی گذشته اند. لە بەشێکی دیکەی لە کۆمنتەکەشیدا دووبارە هاتووە ئاماژەی بەوە کردووە مردی که خود را سمبل قدرت و سکاندار خانواده و حتی جامعه میدانست اکنون نقش خود را تضعیف شده و خود را سرخورده میپندارد. پس پاسخ طبیعی او چیست؟ خشونت. البته این نقش از اعتراض نه یک انتخاب بلکه یک عکس‌العمل در برابر شرایط موجود است که میتواند در اشکالی که پیشتر به آن اشاره شد از قبیل همچون خشونت در سطح اجتماعی، در محیط کار و در عرصه خانوادگی ظهور کند. تا زمانی که تک تک افراد جامعه نسبت به رفتاری که به آنان می شود احساس مسئولیت نداشته باشند، رفع و دفع بلایای اجتماعی از جمله خشونت علیه زنان و نیز مردان ممکن خواهد بود. مهنوش از تهران. سپاس بۆ جەلال و هەروها سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە لە ڕێگای کۆمنت و نامەکانیان هاوکاری بەرنامەکەمان لە شەشەمین بەنامەی لاوان چاوەڕوانمان بن. کاتێکی خۆش.